پەروەردگارە داوای ڕەحمەت لە دەرگای میهرەبانی تۆ دەکەین. ڕەحمەتێک وەک بارانی بەهار برژێ بەسەر دڵەکانماندا، دەرونی مردوومان زیندوو کاتەوە، کارەکانمان بۆ لە بێژینگ بدات و بە باشەکانیان دڵمان خۆش کاتەوە. پەروەردگارە لەو نورەی خۆتمان پێ ببەخشە تا دڵمان ڕووناک کاتەوە. داوات لێ دەکەین تیشکێک لەو نورە بخەیتە جەستەکانمانەوە و بیخێتە مۆخ و گۆشت و پێست و خوێنمانەوە، چاومان گەش کاتەوە، گۆڕمان ڕووناک کاتەوە، بەو نورە ژیانمان ڕووناکەیەوە. یا ئەڵڵا